والله دەبێت نووسینگەکی لەسەر ئەو جادەیە دانم ئەو جادەیە ئەجە لەو خۆ لە قوڕێ نادرێ بابت مردیە والله پاک و خاوێن نەبایە ئەوەندە زوروری والله تووشم لە قوڕێ دەنا ساڵح قوڕاوی کەنجی نێمۆدرێ قوڕەی مایە وەرە بابت بەمە جێشی شتەکەت پێبشاندەم بە باب و باپیرۆی سرعات دەکەیەتو تخواچێ مام جادرە و شتە کورەت وەرە بڕە خۆ لە تۆڕ نەدەخۆ خاوێنکەوە ئەتو وەرە کۆمپانیای تەحسین یاسین بۆ دروستکردنی کەرەڤانە ناونیشان هەولێر سەر ڕێگای مەخموود بەرامبەر قەپانی مرود دڵنیاتان دەکەینەوە بە تایبەتمەندی ئێوە کەرەڤانەکان دروست دەکرێت بە سەرپەرشتی وەستا کەیفی گورە مام جادر مادەم دەستانی ئەو هەیە ئەتولۆ ئەو قوڕەت بە من کردەوە نەتینامە ئێران ساڵح قوڕاوی ئەتو قسەی خۆ لە قوڕێ ناو دەگۆ باپیرت مردیە ئەتو پرست بەمە کردیە کابینم دەوێت ئەرە پێم برێ ئێرە چێ دەرەیە ئێرە کۆمپانیای تەحسین یاسینە بۆ دروستکردنی کەرەڤانە تخوا مام جادرەوە بە کەلکی من دێ گورا نەک بەکەلکی تۆ بەکەلکی هەموو خەڵکەچی دێ ئەوە دەزانی چەند باشە نە سەرما دەبی نە گەرما دەبی بەبایەکی ئەوەندۆکە فێنک دەبیتەوە بەبایەکی ئەو دەشگەرم دەبیتەوە ئەوە عەسلی وای چەند میهمە ساڵح قوڕای ئەو زۆر مهمە دەزانی ئەوە لە چێندەرە ئەوە لە برسە دەرێقەتەوێت دەستە ڕاست لە هەمووی مهمتر فەرعشکەشان هەیە لە ناوە دشلەیمای بۆ ڕێکلامکردن